میرەبان ئەمن محەممەد عەزیز حەمەد باعیس ناوی چواری خۆم دەرێم لەبەرەوەی کەوا بە باشی بناسرێم خاوەن دوو منداڵی پێداویستی تایبەتم بە ناوەکانی ئەیاد محەممەد عەزیز و ئاریاز محەممەد عەزیز هەردووچیان ناتانن لەسەر پێیەکانیان ڕاوەستن و بە پێیەکانی خۆیان بڕۆن ئەو ڕۆژاتیمە لێرانە لە پێش دەرکەی ئەنجومەنی وەزیران داوا لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەم کاک مەسرور بارزانی کە بەهانای ئەو دوو منداڵەیەوە بێتن و لاقەکانیان لە بۆ بگەڕێنیتەوە ئەمن پێشمەرگەمە وەکو پێشمەرگەچی داوا دەکەم لە بەڕێز دووبارە کاک مەسرور بارزانی بەهانای ئەو دوو منداڵانەوە بێتن کە بە خۆت هاتی لێرانە لە بۆ سەر حکوم زۆرت لێ مەمنونین کە هاتی چاکسازی بکەیت بە ناوی چاکسازی کە هاتی لە بۆ ئەو حکومەتەی بە خێراتن لێ دەکەین با هیچ فەرق نەبیتن لە مابەینی منداڵە فەقیرەک و منداڵە بەرپرسەکی ئەمن منداڵە فەقیرەکەم ئەلێرانە هاتیمە لە بۆ ئەو دوو منداڵی خۆمکەوە لە دانیشتینە ئەلێرانە هەردووچیان ناتانن هەستنەوە داوات لێ دەکەم لە بۆم بێ سەرخەت و بە زووترین کات چارەسەری ئەو دوو منداڵی بکرێ لە دەرەوەی وڵات زۆر حولمدایە کە ڤیزەکی بەدەست بینم بیان بەم لە بۆ دەرەوەی وڵات ڤیزەکەم پێ بەدەست نهاتیە لەبەرەوەی دەبی ڕەهنی خانی دەرێندا بنەی لەبەرەوەی دەبی پارەی لە بانقی بخەوێنی ئەمن ئەو نەوعانیمە نەخانیم هەیە لە ڕەهندانێم نە پارەشم هەیە لە بانقی دانێم وەکو بابەچی ئەو ملەتەی بەهانای ئەو ملەتەی وەرە بەهانای ئەو دوو منداڵی وەرە داوات لێ دەکەم کار ڕێزدار کاک مەسرور بارزانی لێرەوە ئەو هەموو کەناڵەکەوە خڕبوویتەوە داوا لە هەر هەمویان دەکەم سوپاسی هەر هەمویان دەکەم کەوا دەنجی من بگەێنن چارەسەری ئەو دوو منداڵی لە وڵاتی ئەڵمانیای هەیە نەفسی کەیس و نەفسی حالات گەیشتەوێن دەرناوی خەستەخانەکەم لەکنا لەو خەستەخانەی هەردووچیان عیلاج دەکەین ئەوە یەک دوو لێرانە بە ناوی عیلاج تەبیعی شتی وا هەندێک سنتەر پێیا بووینە حەز ناکەم ناوی هیچ لایەکی برێم و ناوی هیچ سنتەرێکی برێم بەڵام گەلک پڕم لەو سنتەرێک کە ئەو دوو منداڵەی لێ بۆ عیلاج تەبیعی لە بۆ کرایە خەڵکی خێرخواست یارمەتیان دایمە لەو سنتەرەی بووینە کە ناوی سنتەری ئایلانە بەنا عیلاجی ئەو ناوەی دەینم نووسینگەی ڕێزدار نووسینگەی تەندروستی ڕێزدار نێزیروان بارزانی کە هاوکاری ئەو دوو منداڵەی کرد گوتی ئەمن ئەو دوو منداڵە کە یەکی بە 250,000 دیناری لە سنتەری بووینە مادام ئەتوو بە خۆت پارەکەی نادەی دەبی نووسینگەی ڕێزدار نێچیروان بارزانی کە ئەو پارەکەی دەدا ئەتوو دەبی مانجێ 300 دلاری بدەیت ئێگوتم کاکە لۆ ئەوە چ مەعقولیەتەکە ئەمن کە مانگانە 300 دلاری بدەمە سنتەرەکەی جەنابەت لەبەرەوەی ئەو پارێ مافی ئەو دوو منداڵەیە ئەتوو چاوت لە مافی ئەو دوو منداڵە نقوستانەیە لە سنتەرەکەی دەرکراین ئێستا عیلاج تەبیعیەکەشیان لە بۆ ناکرێ بە پارەی خۆشمان و بە پارەی وانیش ئەمن زۆر مەمنونتانم کە لێرانە خڕبووینەوە هەر یەکە بە قورئان چەندی تێدەچی لێم نەبگۆریتەوە بەس ئەوەندە ئێستا ئەوانەوە لێوێن دەرن عیلاج منداڵەکان راپۆرتی پزیشکیم هەیە کە دەرێ چارەسەریان هەیە لە دەرەوەی هەرێم لە سنتەری هێدینای لە بۆم کرایە راپۆرتی هەردووچیان ئەگەر دەرێن وەرە راپۆرتەکانیشتان پێ پیشان دەدەن هەتا ئێستا داوام لە هەر لایەنێکی کردبی بەس یەک کەس لە بۆ من هاتە سەرخەت ئەویش هەزار ڕەحمەتی خوای لێبی دکتۆر فرسەت سۆفی بوو بابی هەژاران دکتۆر فرسەت ئەو ڕۆژی ئەم کە چوومە لای گوتم دکتۆر فرسەت حار و مۆزوعی ئەو منداڵانە ئەو هایە ئەمن بەخۆم کەسەکەم بەخێو کرایمە داک و بابەکەم هەیە بە قوربانی هەردووچیان بم ئەمنیان بەخێو کردیە هەتا ئەو ڕۆیانە من هینایە داک و بابی خۆمم نەدیتیە خەڵکی شاری ئەو هەولێرەی لە بۆ من بۆ داک و باب کە ناوی حادی سەباحە ئەمنی بەخێو کرد مەمنونی قۆندەرەکەیمە پاش 21 ساڵی کە سوکاری خۆم ئەمنیان دیتەوە هەموویان زانی مردیمە لە نەبوونی و برسێتیان کەتمە ناو ماڵی خەرچی ئەو پەراسوانەی ئێستاوە ئەو سنگەی ئێستا کەوا ڕاوەستایمە هەموو پەراسوەکانت بژمارد بالەیان دەژێراوە ئەمن پاش 21 ساڵی خوشک و برای خۆم دیتەوە داک و بابم بەسەردا مردبوون لەبەرەوەی بە هۆکارێکی کۆمەڵایەتی بابم لە کەرکووک بووە ئەمن ئیشم پێشمەرگەیە و تەکسێکیشم هەیە ئەوی هەرشم بووە لەو دوو منداڵمدایە و هەروەها ئەو دوو کەسە ئێستا داک و بابی منن ئەوی هەیان بووە لەگەرە من لەو دوو منداڵەیاندایە هاوکاری منیان کردیە خوێندنیان پێتەواو کردیمە ژنیان لۆ هینایمە هەتا ئێستاشی لەگەربی بەخێوم دەکەن لە ناو ماڵی خۆیان کەسی دیکەم نییە لەو دوو کەسەی زیاتر ئەوانیش ڕۆندەیان پێکرا لە بۆ من بکەن مەمنونی وانم مەمنونی خۆندەرەکەیانم کە ئەمنیان گەیاندا ئەو ڕۆ مەمنونی هەر هەموو کەسەکی مەمنونی ئەو کەسەیمە کە ئێستاش نازانم چێ 4 ملیۆنی لە بۆ ئەو دوو منداڵەیدا لە عیلاج تەبیعی کەمانجێ 1 ملیۆن مەسارفی هەردووچیان بوو ئێستاش نازانم چێ هات پارەکەی دەبۆ دەفعکردم لێرەوە بلاوات زۆر مەمنونی ویشم مەمنونی هەر یەکەچی مەکە هاوکاریەکی ئەو دوو منداڵەی دەکا مادی و معنەوی هاوکاری مادیم ناوێ من حالیان هاوکاری مادیم هیچ شتێکم ناوێت تەکسیەکم هەیە دەتانم بیفرۆشم و
ئینشاءڵڵا سبەینێکە ئەگەر بێت و سەرۆکی حکومەت ئەمنی ڕەوانی دەرێ وڵات کرد لە بۆ عیلاج لە بۆ ئەو دوانە دیسان داوات لێ دەکەمەوە سەرۆکی حکومەتی هەرێم بەهانای ئەو دوو منداڵەی وەرە لە بۆ من مەکە ئەمن نامەوێتن هیچ شتێکم ناوێت بەهانای ئەو دوو منداڵەی وەرە داوات لێ دەکەم با فەرق نەبی لە مابینی منداری بەرپرسەک و والله سوندی دەخۆم ئەگەر منداری بەرپرسی پاسەپۆرتی دووەمی نەبی ئێستاکە والله فیزەی سێساری بەم پاسەپۆرتەکەی وەیە ئەمنیش لەبەر ئەوەی کەوا خانی خۆم نییە و لەبەر ئەوەی پارەکی وەهام نییە بچم لە بانکی دانێم باشە لۆ فیزە هەیە بە دوو دەفتەری باشە لۆ فیزە هەیە بە 160 وەرەقەی باشە لۆ فیزە هەیە بە 180 وەرەقەی باشە ئەو فیزانە لەناو کنسولیەی نایەنە دەرێ داوات لێ دەکەم سەرۆکی حکومەتی هەرێم ئەتوو کە هاتی لە بۆ چاکسازی هاتی زۆر زۆر لێت مەمنونی لێژنەکی پێک بینە لە بۆ ئەوانەی کەوا فیزەی بەچن بە دوو دەفتەری دەفرۆشنەوە لێژنەکی پێک بینە لە بۆ ئەوانەی کە بە 160 وەرەقە و 180 وەرەقەی و فیزانە دەچن دەفرۆشنەوە هیوادارم یعنی لێژنەک پێک بێ بە دوواداچوون لە بۆ مۆزوعانە بکە کێشەی نیژاوە نییە لێرانەکە ئێستا هاتیمە لێرە ڕاوەستایمە بێم ڕخنە لە حکومەتی بگرێم ئەم ڕخنەگر نیمە نەخۆشیەکەیان پێی دەڵێن لێرانە دەڵێن سیپی شەلەل دەماغن علاساس شەلەل دەماغیان هەیە دەتانن بە خۆتان مندارەکان بدوێنن لێرانە ئێستا قسەیان لەگەر بکەن هەردووچیان لە چاو لە جێ لە بیستن لە قسەکردن هەتا گاگۆرۆش دەکەن هیچ عیبەشیان نییە تەنانەت ناتانن لەسەر پێیەکانی خۆیان ڕابوەستن و ناتانن بە پێیان بڕۆن هیوادارم ئێستا کە ئەوە تەمەنی دەبتە 6 ساڵ لە بۆ 6 ساڵ ئەو ساڵ مەکتەبی هەیە باوەڕ بکە کە دێتن دادەنیشی بەرامبەر پاسی مندارەکانی مەکتەبێ دەرێ با بەکەنجین دەچمە مەکتەبێت زەرگم شان دەکا ئەمن ئامادەمە بە هەموو نەوعەچی بێمە یعنی ئەگەر بە خوێنی خۆشم بی ئامادەمە کە ئەو دوو منداڵم بڕۆن دووبارە داواتان لێ دەکەم سەرۆکی حکومەت وانان وەرن زۆر سوپاس کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەم ئەزیەتتان کێشا بەخێرن سەر چاوە دەمێ جارە پرسیارێکی لێ بکەم ئەو دوندارە گوتت نەخۆشیەکەیان بەس یەک دەقە بزانم چیان دێ بەڵێ ئەوەی بینتان منداڵەکان بینە بچینە ژۆرە ئەوە ئەنجومەنی وەزیران بەس داواکاریت ئەوەیە ئەو دوو منداڵم چارە سەر دەتەوێت بەس ویزەکەت بێتەوە بسیم ئەمن بەس دەمێ ویزەکەم دەنی ئەگەر پارەی چارە سەرەکەشی دەدەن و لەگیرنە ئەستۆی خۆیان وەکو حکومەت زۆر مەمنونیان دەبم ئەگەر نا تەکسیەکەم هەیە تا ئاخیر دەقەی پارەی تەکسیەکەیان لێ سەرف دەکەم دەیفرۆشم ئەوی دیکە خەڵکی خێرخواسی ئینشاءالله باس پرسیارێکم باس لەو کرد کە خوێندن تاوا کردێت دەتوانی پێم بڵێیت دەرچووی پەیمانگا و کۆلێژی هونەرە جوانەکانم پەیمانگای هونەرە جوانەکان کۆلێژی هونەرە جوانەکان ئێستا لە جووق مۆسیقای سەربازی دەوام دەکەم لە یەکەی هەشتا بەری ئەوە مناڵەکانیتی ئەگەر بیبینن دەمێنی شالێمدەن وەک خۆی باسی دەکە دەڵێ منداڵەکان هیچ گرفتێکیانە و چارەسەریشانە تەنها ئەوەندەیە ناتوانن بەپی خۆیان بڕۆن.